ئەو کەڵە نووسەر و سیاسەتمەدارانەی کە لە مێژووی کوردان ناویان درەوشاوەیە خاوەنی چەندین نووسین و یاداشنامەی خۆیان و قسەکردن لە سەر بابەتی سیاسی و بە تایبەتیش بارودۆخی ناوچەکە و خەمخۆری ئەوان بۆ کورد و کوردستان بابەتیشی گرنگ بۆی چێک لەم نێوەندانە سیاسەتمەدار و هەروەها نووسەر و ڕۆشنبیر و کەسایەتی دیاری جیهانی خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال کە خاوەنی چەندین نووسینە چ جای بەدەر لە بابەتە سیاسەکەی لە ڕووی نووسین و بڵاوکراوەوە و هەروەها تەنانەت وەرگێڕانیشی بۆ هەندێک لە بابەتەکان کردووە لە کات و سەردەمی خۆیان دوو چەند کتێبێکی هەیە کە بە زمانی عەرەبی چەند نووسراوێکی کە بە زمانی عەرەبی بڵاوی کردوونەتەوە ئەو دوو کتێبەش کە بە تایبەت لە ئێستا کاری لەسەر کراوە گەڕاوتە سەر زمانی کوردی کام ئایندە و کام دیموکراسی مافی خەونیش بە گەلێک ڕەوا نابینێت و هەروەها کوردستان و بزاڤینەتەوەی کورد ناونیشانی ئەو دوو کتێبەیە کە وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی لەلایەن بەڕێز کاک خالید مەجید فەرەجەوە کە نووسەرە ڕاستە و خۆ لە ستودیۆ لەگەڵمای ئەچمە لای ئەو بۆ قسە و باسکردن لەسەر ئەو کتێبانە کاک خالیدجان زۆر بەخێربێ سپاس بۆ بەشداریکردنت زۆر بەخێربێ بەخێربێ یاخوا هەر بژیت سپاس دەکەم مام هەرچەنە کوردە و زمانێکی کوردی پاراوی جوانی هەبوو لەگەڵەوەشە زمانێکی عەرەبی زۆر پتە و زۆر شارەزا بۆتایە لە کات و سەردەمی خۆیان بڵاوکردنەوەی ئەم نووسینانی بە زمانی عەرەبی ئامانجی لە چی بۆ بە زمانی کوردینی کردووە وەکو ڕاوسەرنج و تێبینێکی خۆتان دەم خۆش پرسیارێکی بەجێ بەڵێ کتێبی یەکەمیە کام ئایندە و کام دیموکراسی مافی خەونیش بە گەلێک ڕەوا نابینێ ئەغەدن دیموقراتی و حلمان و شابین حتا من حق الحلم ئەمە وەڵامی وەختی خۆی گۆڤارێک لە لوبنان دەرەچوو گۆڤاری چەپە عەرەبەکان بوو زیاتر ئەو چەپانەی کە بەلای نەتەوایەتیە ینی شۆڤێنیز بوون وەڵامی کاتی خۆی وەڵامیەکی بۆ کاک نەوشیروان نووسی وەڵامێکی زۆر ناشرین بۆ کاک نەوشیروانەوە بە سەرکردایەتی کورد و بۆ بزافی نەتەوەی کورد دەبوو مام جەلال بە عەرەبی جواب باتەوە چکە ئەوان عەرەبن بە کوردی تێناگەن ئەو وەڵامەی کتێبێکی گەورە بوو تقریبا نزیکەی 400 لاپەڕە زیاتر لە 400 لاپەڕە بوو ئەمن وەرمژێڕا زۆر باشە بوونی ئەم کتێبانە لە ئێستا لە با بڵین لە نێو کتێبخانەی عەرەبیدا دیارە تایبەتمەندی خۆیانە بێت تا چەند لە ئێستاە لەلایەن عەرەبەکانیشەوە هەبوونی ئەم کتێبانە بۆ ئەوان گرنگە وەک سەرچاوەیەکیش سەیری بکەن ئەم کتێبەی تریان ئێستام تازیان ئەمە هیدوومەکە وەرمژێراوە ئەمە خۆی مام لە پێشەشیەکەیان و سیوێتی بۆچی بە کتێبێ نووسیوە و بۆچی بە عەرەبیش نووسیوەتی لە چەند جار چێن بۆ مفاوەزات لەگەڵ عەرەبەکانەوە سەردانی وڵاتانمان کردمە بیرۆکەی نووسین ئەم کتێبە خۆی ئەڵێ لە ساڵی 1963ەوە گەڵاڵە بووە 1963 کە چوون بۆ قاهیرە لەوێ وەکو ئەمە سەرۆکی شاندێک بووە مام یادی بەخێر سەرۆکی شاندێکی کوردی بۆ بۆی لەوان لەگەڵ جەمال عەبدولناسەرا قسە بکەن و جەمال عەبدولناسەرێکی هەبوو بەرامبەر بە قەزەی کورد بەڵێ ئەوەی کە ئەڕۆنە ئەوێ کۆبوونەوەی لەگەڵاکەن و کۆبوونەی لەگەڵاکەنەوە ناڵێ لەوێ دەبوو هەموو جاری ئێمە بیژێڕینەوە کە کورد چییە و مێژووی چییە و ئەدەبەکەی چییە و شوناسەکەی چییە و خەباتەکەی چییە و لە چی ینی بیسەلمێن کە کوردیش نەتەوەیەکەوە لەبەرەوە ئەم کتێبەم نووسی ئەم کتێبش ئەمەشی دووەمی بۆیە بە عەرەبی نووسیوە بۆی ئەم لە چۆتە جەزایر چۆتە میسر چۆتە لوبنان چۆتە سووریا هەرو دەمانەوە لەگەڵ عێراقیشا کە بەردەوام کە لە مناقەشات و مفاوەزات و ئەوان نابوون بۆی بزان عەرەبیە سیاسەتمەدار عەرەبەکان حیزب عەرەبەکانی و سەردەمەکەوە چەندین حیزب و هێزە سیاسیەکانی عەرەبەوە کە بزانن کورد چییە ئەم کتێبێ نووسیەوە ئەم کتێبەش 5 فەسڵە فەسڵێکی باسی ئەدەبەکە باسی مێژووی کوردەکە باسی خەباتی گەلی کوردەکە لە ساڵی 1000 و کۆتاییەکانی ساڵی 1970 تاکو ئەو دەمانی کاپن کتێبەکەی تیانوسی و تاکو ئێستاش زۆر باشە وەرگێڕانی ئەم کتێبانە بۆ زمانی کوردی چ بەهایەکە بەخشێ بە ئێمە وەڵاهی کورد مام جەلالی وەکو سیاسەتمەدارێکی سەرکەوت و زیرەک ناسیوە مام جەلالی وەکو سەرکردەیەکی بە توانا و وەکو کەسێکی خۆش مەشرەب و قسە خۆش و وەکو کەسێکی کە توانای کۆکردنەوەی تواناکانی هەبووە ناسیوە بەڵام مام جەلال وەکو بیرمەت نەناسیوە ئەم دوو کتێبە کە من شەرەفی وەرگێڕانی پێ بەخشرا مام جەلال وەکو بیرمەندێکی بە توانای کورد دەرەخە تاکو ئێستا کورد چونکە کتێبەکە بە کوردی نەبووە
هەندێک کەمێکی کورد عەرەبیان زانی بێڕەنگی خوێن بێتیان و بەڵام زۆربەی زۆری کورد نازانێ مام جەلال کە لە چه ئاستێکی بیرکردنەوەیە. زۆر باشە. وەرگێڕانی زمانی ئەو عەرەبی و بۆ زمانی کوردی قورس نەبوو؟ زۆر قورس بوو. منیش قەت جورئەتم ناکرد کە ئەو کتێبە وەربژێڕم ئەگەر خۆم یەکەمین خۆم قانونم خوێندووە لە زانکۆی بەغاتەوان کرد و عەرەبی زانێکی باشم ڕەنگە بەدەمی خۆم بڵێمەوانە ئەم دووشتە زۆر جای وڵاتانی ئەوروپاشت بینی و خۆشە بێژەرێکی یەکەم کەسی بەخشی ڕاست و خۆت کردو و ئیتر کۆمەڵک بابەتی تری بەڵێ زمانە بێ زۆر باش بزانین. دووەمینیش ئەبێ ئەو ڕشتەیەت خوێندی بێ کە ئەو ئیشی تیاکرێت چکەوە ئیشی بیرە ینی ئیشی فکرە و ئیشەکە ئیشێکی قانونیە قانونی فکریە. ئەو کەسێک کە ئەوەی نەخوێن بێ یعنی وەکو وەرجێڕان بەڕای من وەکو نەشتەرگەری وایە هەر کەسێک کە اختصاسی لە شتێکا نەبوو یعنی پسپۆڕی نەبوو لە شتێکا دەستی نەیاتێ. هێ من بخۆم ئەگەر پسپۆڕیم نەبووە لەو بابەتە دەستم نادایە لە ئیشەکە زۆر قورس بوو بە تایبەتی ئەم دوو کتێبە هەردووچیان بڕوا بکەم کتێبەیان کتێبی دووەم کوردستان و بزافینەتەوەی کورد ڕۆژی 14 ساعت ئیشم تیا کرد. 14 ساعت ڕۆژی 14 ساعت من ئیشم تیا کرد. کێشەی چیت هەبوو لە وەرگێڕانی زمانی ئەوە ئەو مستەڵاح و ئەوانی کە بەکاریە ناوەیان هیچ کێشەیەکەم چکە فەرهەنگ بەکار نایانمەین لە ئاستێکات توانم بڵێم فەرهەنگ بەکار نایم لە وەرگێڕانە. بەڵام کە تۆ ئیشێگەکەی تەبەن هەر خۆشم تایپ یەکەم ینی وەرگێڕانەکە و تایپەکە بەیەکەوەیە ئەو بەشی کە ئەو ڕۆژە وەرێگێڕی دوای دووبارە سیاقەکردنەوەی هەیە داڕشتنەوەی هەیە کە وەکو کێسەبی خوێن تۆ کەس ناڵێ بە عەرەبی نووسراوە ینی هیچ گرەیەکی تیان نامێت. دووەمین هەڵەچنی تیا یاعادەی سیاقەی تیا ینی ئەو ڕۆژەی کە تاکوونی ڕۆ ئیشێگەکەی ئەبێ بۆ شەوەکەی پیاچوونەوەی بۆ بکەیت ینی یەک مەجال نامێنێت لە ڕۆژەکە بۆ تۆ کە بڵێ واز لە کتێبەکەیان یا بیری لێ ناکەم. زۆر باشە. هەڵبژاردننی ئەم کتێبەت بۆ تۆ بۆ وەرگێڕانی بۆ زمانی کوردی بۆ چی سەرنجی ڕاکیشەی لە نێو کتێبەکەیە؟ وەڵڵاهی نەک لە ناو کتێبەکە یان بۆ خۆی هەرچێکی نووسی بێ سەرنج ڕاکێش بۆ ئەو کتێبەکە یەکەمی ئەغەدنەوە دموکراتیانی کام ئایندە و کام دیموکراسی مافی خەونیش بەگەلێک نابێت. ئەنی 40 ساڵە نووسرا و نەکراوە بە کوردی زۆر جار باس دەکراوە ئەوانە کردنی بە کوردی زۆر قورس و بەڕاستی بەنسبەت ڕەنگە بۆیە لە هەر ئەوەش بێکە نەکراوی ئەوانە. یعنی من وەکو تا حەدایەک دەسەمایە کتێبەکەەوە زانیشم کتێبەکە چێشکە کتێبەکەم خوێن بۆت کتێبتانی خوێن تۆ ناتوانیت بڕیاری لێبێ کە وەرێگێڕی کە خوێنمەوە بەڕاستی مام جەلال لە کتێبی ئەغەدنەوە دیموکراتی بە حەقەت لە ئاستی بیرمەندێکی زۆر بەرزایە بەداخەوە کورد بۆکو مامجاری وەکو بیرمەندە ناسیوە تاکو ئێستا لەسەر ئاسی نەکە هێرە سەرسی هەموو کوردستان ئەمە کە بتوانین بڵێن بیرمەندێکمانی ئێمەی کوردیش چکە عەرەب هەیەە فارسیانە تورک هەیەە ئەگەر لە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەم و ئەوروپا وازدێبن ئەوروپا زۆرن بەس ئێمەی کورد بە حەقەت ئێماگەر شانازەیەکمان هەبێ شێک لەو شانازیامان بەڕێز مام جەلالێکە بەو شێوەیە بیری کردوێتەوە و توانیوێتی فکر بەرهەم بێنی. زۆر باشە. فیدباکی کتێبەکە و لە بڵاوکردنەوەیان لە لای خەڵک چی بۆ ینی تا چەند مای خۆشحاڵی بووە؟ ئاوە کتێبی یەکەم بە حەقەت من یەکێک برادەرێکی نووسەرەوە هینیشە لە کۆیەوە تەلەفۆنی بۆ کردم خۆی هەر کۆی شەوانە وتی زۆرم پێخۆش بوو ینی ئەو شادی ئەو تێگەر مام خۆی بمایە بە کوردی بوو نووسای هەر بەو شێوە زمانە نووسی و چۆن زانیتە بۆ شەوەی مام بنووسی وتم ئاخر خۆ ئەوەش هونەرێکە تۆ گوێ لە خەڵکە گری بزانێت ئاستی بیکردنەوەی چۆنە ئاستی قسەکردنی چۆن دەربڕینی چۆنە و ستایلی نووسینی چۆنە ئەو زۆر گرنگە. زۆر باشە. شێوازی دیزاین و ئەمانە هەمووی خۆت کرد و تیان لەگەڵ وەڵڵاهی ئەو ڕسمە بابلین ئەم ڕسمی بەرگە خۆم هەڵم بژار چونکە لەو کاتانی کە ئەم کتێبەی نووسیوە پێما بێ لەو تەمەنەیە بووە ئەنی بێ شتەکان نزیک بێ لە یەکتریەوە و باقیەکەشی دیزاینەرمان هەبوو تەبان دیزانی بەرگەکەی کردو ئەوانە بە هەردووکمان ینی فکرەکان لێرەشتا شارێکم بۆ نووسیوە ئەو شارە سەرنجی ڕاکێشان بوتم بزانم خۆی لە ناو کتێبەکەیا بووە یان خۆت خۆم نووسیمە خۆت بۆت نووسیوە بەڵێ خۆم بۆم نووسی ئەم شارەوە حەزم کرد لە بەرگەکەی دوایەوە بێ ئەمە لە بەرگەکەی پشتەوە بێ بۆشمان خوێنەرەوە هەرێژاری بار هەستەوە هێشتا کورد بێکەسە پیادە زۆرن بۆ ئەم ڕێگە دژوارەمان سوارێکی وەک تۆمان بەسە هەستەوە بەڕێز لەم بێکەسیەی ئەم کوردەدا لە تاریکی ڕۆژانی پڕ لە مەینەتدا دڵمان خۆش بوو دەمانزانی مامێک هەیە هەموو کەسە.
دەستەکانە خۆش بێ شارەکە بۆ خۆی دوو تۆ دیارە بۆ خۆی بەڵام حەزت کردو لەسەر کتێبەکەی بڵاوی بکەیتەوە زۆر باشە جگەل لەم کتێبە چ جای کتێبی تریشی هەیە ڕەنگە مێژوشی دێرینیان هەبێ بەرەو کۆن بوون و ئەوە چوو بێتە تا چەند گرنگە دیزاین کرێنەوە بەم شێوازە بپارێزرێنەوە وەڵڵی پێم خۆشە من یعنی هەموو کۆڵن عەرەبەڵێن توراسی فڵان کەس ینی کولتوری مام جەلالی کولتوری ینی ئەفکارێتی نووسینێتی ئەوە ئەمڕۆ لەگەڵ کاکستانە دانیشتە بووینەم کتێبەمان بەردەوان عەرزێکی بکەن لە کوردستانی و ئەوانە وتی کۆمەڵێ وتاری هەیە بە عەرەبی نووسیوێتی کە من حەزەکەم هەموو ئیشەکانی مامجا لەگەر بە من ڕازی بن ینی من بیکەم بە کوردی ئەوەی کە بە عەرەبی نووسراوە بیکەم باشی بە کوردی نووسرا بۆ یکەم بە عەرەبی ینی من لە بە هەردوو هینەکانی هەردوو زمانوانی بەڵێ کتێبم کردووە بە عەرەبی زۆر بەتە ینی پێشنیازت کردووە کارەکە یان جاریار پرۆژەی من ئەمانەش ینی هەر کۆڵێشتی شخصی فەردی خۆم کردومە ینی جیهاتێک ڕای نەسپاردم بیکەم ینی خۆم لە خۆشەویستی خۆم بۆ کارەکە بۆ ئیشەکە بۆ نووسینەکە بۆ ئەو بابەتەکانی بابەتەکە بەهێز نەبایە نەمەکرد بە هەرگیز ینی بەهێزی بابەتەکە وای لێکردم کە ئیشی تیا بکەم تاپەن ئەم ساڵ بەم دوو کتێبەی بەڕێز مام جەلالەوە ئەمە هەردووشی ئەم ساڵ کردومە تقریبەن کاتە 1000 لاپەڕە 4 کتێبی تریشم کردووە شانی عەلی شەریعەتی و شتێک لاپەڕێی شانی فازیلی مەلا مەحمووە سۆڤێت و سیاسەتی سۆڤێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کووردا و ژنامەی دکتۆراکەیەتی دوو کتێبی ترێکیان نووسینی خۆمە 12 لێ کۆلۆنەی فکریە یەکی تریشان باسی زمانی کوردێکە لە بیستەکانی سەدەی ڕابردووە بۆ زمانی کوردی چۆن خوێنرێ لە مەکتەبەکانەوە ئاستەنگانی کەوانی 6 دانە کتێبم کردووە لەم ساڵ یاخوا دەستە خۆش 2022 بە تەمای چەنی ئەگەر ڕۆژی 4 ساعتیش دەستە خۆش وەڵای ئیشەکان نەوەعین ینی من ئیشێک کە هەموو ئیشێک ناکەم ینی ئەمێ شتێ بکەم کە بمێنێتەوە بۆ نمونە ئێستام کتێبانەی مام لە کتێبخانەکانی زانکۆکانە بۆ ئەوانەی کە توێژینەوەکەن بۆ ئەوی نامەی ماستەر دوکتۆران نووسن لەسەر مێژووی کورد لەسەر مێژووی سیاسی کورد لەسەر مەسائلی فکرێ نووسنەوەوانە زۆر باشە تا بۆ کە من پێشنیاز دەکەم ئەمانە لە پەیمانگەی کادیران بخوێنرێت ینی بەڕاستی کە بۆ تێ کادر پێبگەێنی ئەبێ ئەم شتانە وەکو محازەرات پیان بوترێتەوە چکە هەمووی ئەمە تەجرەبە و بیرکردنەوە و زیرەکی و توانای کەسێکە کە ڕەنگە ماوەیەکی زۆری بێ لە کووردا دووبارە بێتەوە توێژینەوەی ئەوێ لەسەری بکرێ خوێندنەوەی ئەوێ بەم ئیسفادی لێ نەکەین بۆ ئێمە بۆ ئەمە کادرەکەمە بۆ پێنەگەێنین ئەتە کادری شەر نیە کادری حیزبی حتا کادری ڕۆشنبیری کادری بواری نووسین لە هەموو بوارەکانە ئێمە خۆمان نووسەر و بیرمەندی خۆمان هەیە بۆ ئیسفادی لێ نەکەین بەڵێ لە بابەتی نووسینی ماف و یاسا و ئەمانەشە زەم نووسینی باشت هەیە بەڵێ کتێبێکم هەیە بە عەرەبی دەربارەی خۆی بە عەرەبی نووسیومە مقدمات الفكر الفيدرالي وتطبيقاتها وباسي فيدراليزم كم لها هەموو دنیا کۆنفیدرالیزم و حکمی ذاتی و کتێبێکی قانونیە تقریبا 300 لاپەڕێ ئەوە کتێبێکی تر هەیە وەختی خۆی دکتۆر ئەلبێرت عیسا بوو نامی دکتۆراکەتی لە سۆربۆن هێنایەتی من بۆم کرد بە عەرەبی ئەوەش باسی خوێندنەوەی بەعز بۆ فاشیزم مێژووی بە کوردی بەس بە عەرەبی قرات البعث الفاشیة تاریخی بەراوکردنی فکری بەعز بە فاشیزم و نازیست و ئەوانە ئەو کتێبێکی گەورەیە ئەوەش سەر لە کتێبخانەی نیشتیمانی لە بەغا هەیەەوە دیوانێکی شعری بچکۆلەم هەیە سەر دیوانەکەی ترم حازرە بە تەمام لەم بەیناگەرین بێ دەرفەتێ بەڕ ئەوە چاپ بکەم کتێبێکەمێ تەنزە تقریبا 500 لاپەڕەیە ئەو بەناوی پیاوە ماقۆڵەکان تر ینی خۆی ڕۆشنبیری فرە ڕەهەن پێخۆشە ئینسان ڕاستە پێشکەشی کتێبخانەکانت کردووە؟ بەڵێ وەڵڵاهی ئەو بە جۆدی شخصی خۆم جارەی بم بۆ زانکۆکانم بردو بۆ کتێبخانەکانم بردو بۆ هەولێرم ناردووە بۆ زۆر شوێن کە دەستم پێگەشتی بێ هیوادارم لە کاتێکی من جمعەکەی ینی جمعەی داهاتووە ڕۆمەوە پێشەوە گەر پێناسەمان بۆ کردای بووم کتێبە زۆر باش بوو لە شوێنێکەوە خەڵکی کۆ بکەینەوە باسێکی کتێب کۆ بکەین و دواتر وەکو دیاریش بیدەین بە خەڵکەوانەکە ئیسفادەی لێ بکەنەوە تاکوی سەومان بۆ نەکردو ئینشەڵا بە زووی بۆی جێبەجێکی سپاس بۆ بەشداریکردن دووبارە بەخێربێ بەڕێز خالید مەجید سپاس دەکەم نووسەر و وەرجێر دەستخۆشی لێکەین دووبارە سپاس دەکەم زۆر سپاس دەکەم سەرچاوەکانم